جهێژای نزار موسا ئەندامی کۆمیتا سیاسیە پارتیای کێتیا کوردستان سووریا ji Viyana dipirsim hêjayê nizar gelek bi xêr hatiye Kurdistan 24 yanî çima hûn aliyê PYD û Hesedê tuhmetbar dikin bi şewitandina ofîsên xwe li Rojavayê Kurdistanê gelo çi belgeyên hewe hene دەم باش ڕاست ینی ئەم پەکەکە و جوانێن وێ ئیرۆ تۆمەتبار بکەن لەسەر ڤاکریارێن و ئیرۆ تێنەکردن تەمامەتی و بتایبەت ژی ئەف شەوتانە ڤ ئۆفیس و بارەگەری ئەنجومەنە نیشتیمانی کوردی و پارتیین وێ هەندڕوودا یعنی ئەس باوەرم هەر کەس زانی ینی بەلکی نەحەوجی بالگەهەوە ئەم بالگەها دێنە سەر ماسێ جبر گەفێن وا ئیران بین سەر سوشیال میدیا ئەم دەبێن سەر ئاستەکی گەلێکی بلندیەک و ئیرۆ هێزێن وا برێڤە دەبێن ئەم ئیرۆ نەجارە ئەوڵ و نەجارە دوێ ئیرۆ ئەو بخۆ بخۆیەک و وا کارا دەکەن ئیرۆ کەس جوابێ بە نکاریوی کاری هەنێ بکێ ژبەر ئالیێن دی ئالیێن سیاسی هەمووان بێژن سڤیلن کەسنە نەچەکدارن ئیرۆیە چەکدار دەڤێرێدا ئەو تەنێنە یادی ینی ئەف تشتێک و دەکەن شخواز باوەرم نەجهێ ئەریکردنە لەجەم کەسێکی و تشتە گەلێکی خراپن تشتە پێشەڕۆژە مڵەتێمە و تەفگەراوەیە سیاسی تخنە مەترسیەکە گەلێکی مەزندەک و ئەف دەڤەرێنێ چلۆ دەبن سیاسەتە یەک ڕەنگدا سیاسەتە شاش دەک و ئیرۆ مە گەلێک تشت دەستان بڕاستی وێ ترسی چێتکن و ئیرۆ ئەم گەلێک تشتێدی ئش دەست بدن یعنی ئەف کەریارێک و دەکەن بەلکی مناسبە گفتوگۆ و دانوستاندنێن کوردی یەک و جارنا دەها ژوارە دەهاتە گوتن ما ئەف کریار وێ حتا کەنگی وێ هالۆ بن یعنی تێنێ دەگوتن ئەمکارن چاوێ وا دەخن تێنێ دەگوتن ئەمێ وا بسەکنن لێ هەموو هێرشێک و دهێنەکردن دیارە سمبوڵە کوردستانê ئاڵای کوردستانê پیرۆز دەهێتە شەوتاندن یعنی ڕێڤەبەریە خۆستەر لەوێ دەرێ نەدگەل ئاڵای کوردستانەیە نەدگە ڕژێما ئەسەد دقەتینە لە دژی تورکیایە دسەکنە ئەرێ باشە ئەف ڕێڤەبەری چ دکە پلانە وان چییە؟ ئەف ڕێڤەبەری پلانەوەک و دیاربانەوەی بەری هەر تشتی ڤەگەرابانە مڵەتی خۆ و تەفگەرا خۆیان سیاسی و تایبەت ئالیێن سەرەکە تێدا وەکو ئەمبێژن ئەنە کەسە لێژبەل تەناتیا خۆتکێ و ژبەر ئەمبێژن پلانێ وێ سەرێ وێنە و ئەمبێژن ژ ئالیکی تەنێ دەتێنەکردن ئەو پلان شخۆتشتە یعنی بڕاستیژی جهێ شەکێنە جەم خەلکێک و ئیرۆ دەڤەرا خۆ دەدژین سەرانسەری کوردستانە سووری یعنی ئەف کریارێن و دکن و ئەف پلانێک و دوو وا کریارە باوەرم وەکو سیاست باش بەفدوو بە تێگرێدان یعنی ئیرۆ ئەف گفتوگۆوە ناوبەرە ئیرۆ ڕێڤەبەریە بناوێ خۆسەر ڕێڤەبەریە بسەر پەیەدێڤە و ناوبەرە ڕێجیمە سووریدەیەک و ئەف گفتوگوۆوە هێ نەسەکنینە تەنێ تێ فێمکردن و مەسەجا دنەوێ ڕێجی ماهنێ ئەمکارن ڤ ئالیا باش زعیف بکن و خۆ پێوە نەهێلن و ئەمکارن ڕەوشێ وەکو بەری ساڵات 2011 بسەلمێنەوە وەختێ وەری خواستن لێ وەختێ ئەمبێژن ئەم لەڤ وەرن یادیژی ئیرۆ گەلێکی دیارە و زەلالە ئەمبێژن سەر سینۆرە هەرێمە کوردستانê وەختی ئیرۆ شەرت ناڤەراوە و تورکی دەچێت بێ یعنیش خەلکێ و دنیایرە و ئەمبێژن تەواژی دنە خویاکردن ئیرۆ ئەم پەکەکەنە لەسەر عەردێ و ئەف تشتە هەنێت تەنێ مەترسیل سەر دەڤەرامەژی چێتکێ و سەر ئەمبێژن دەوەردۆرە و کوردستان و دۆزا کوردی تەمامەتی چێتکێ ئەو شەوتاندنا ئەمبێژن ئالا کوردستانی سمبۆلن پیرۆزی ئەیە کوردستانê ئەف تەنێ تشتێکە تەنێ تێ فێمکردن و ئەجنداوێ ئەجندێ هەر کەسینە نە ئەجندێ کوردستانێنە یەک نەگرتنە ئالیێن کوردی سەرنەگرتنە دالوکە کوردی مەترسیە چێناکە ڕێڤەناکە لە هەمبەری ئۆپەراسیۆنێکە دیا بەرفرەهترە تورکیا لەسەر ئاخا ڕۆژاوای کوردستانê بەلێ عینیش خوا متخواست ئەزوێ بێن مەزمان ژبەر ئیرۆ وەختێ بتەنا خۆفێ تشتێ دکێ و وەختێ ئەم ئیرۆ بێژن تشتێکی ئەو پلانن و ئەمریکیا و هەپەیمانیە ناودەوڵەتی دانی پێشاوە کە ئیرۆ نێزیکبوونەکە کوردی چێ ببێ و کارە بن ڕێل بەرڤە
تشتا بگرن و حتی ئەمریکی بخۆشی بزمانێکی زەلال ژوارەژی دوێژن و ژمارەژی دوێژن ئیرۆ ئەف هەفگرتنا کوردی ئیرۆ ئەف پلانێک وەرنەخواستن پێکهاتین دەڤەرێ و کورجی بتەڤاتیا و ئیرۆ نێزیکی هەبن ئەو ئیرۆ استقرارێک دەڤەرێکی چێتکێ و vê deverê em bêjin diparêzê û em bêjin tê gef nedî tê ew nedî ji kesekî dewerdora çê nebin lê ev kiryarê ku dike dijatiyê wê tiştê disekinê û dê xuya kirin ku îro em PKK ne li deverê û em deverê bi rê vedibin ji ber wilo bêhtir deverê dixê metirsiyê de û gef nedî û êriş nedî ser deverê çê bibin. باشە هێژایە نزار و ئاخەڤە دەگەل جوواکە ناودەولەتیان هەفپەیمانیان ناودەولەتی دسەرێواندا ئەمریکا حتاکو هەرچنە بیتن ئۆفیس و ئەندام والیگرن هەوا لە ڕۆژاوا بپارێزن یانجی دووبارە دەست بە تەمامکردنا دەیالوکا خۆ بکەن لە دەرەکێ بگەهنە هەڤۆڕێک هەفتنەکێ ینی ڕێتێ دچیت و ئاخەڤە شو مەترسیە دووەم ئەڤە یعنی ji bilî ku em bêjin ku îro hebûn û hêza Amerîkî li deverê ya ku îro em bêjin ji alîkî ve dixwaze wa ragirê wa jî bêne ser rêka durist û rast karibe pêşerojekê diriya ware û diriya غêrî ware jî deverê bi rengekî aştiyane birêve bibe ew nikarine xwe ji ber ew biryara we ne li cem waye ne li Qamişlo ji ber biryara we ji dervî sînorê Qamişlo em bêjin ji Qendîl û ji غêrî Qendîl tê ev tişta hinê dihêlê nû dever bi rengekî tê birêvebirin bi rengekî berûvajiyê xwesteka aliyên Kurdî bi temametiye û ji ber vê ev vê tişta hinê jî em dibînin gelekî diyar û gelekî zelal bê metirsîka heqîqî û rasteqîne îro li deverê çê dibe û ji ber wê yekê jî îro aliyên Kurdî bi hêzên navdewletî re wekû ku hêzên navdewletî jî dine xuyakirin yani îro bi rastî jî ev karên kiryarên we û ev dûrbûna we ji mala Kurdî dihêlin metirsîkî çê bikin û tenê nebiya miletê xwe û tevgerê nakin biya va hêzên navdewletî jî nakin ku hêzên navdewletî bi rastî jî li plan nedî bifikirin bi ew nedî bifikirin bêhtir devera me bikeve metirsî nedî de û em hêvî kin ew tiştê wilo çê nebin. Hêjayê Nizar Musa endamê Komîteya Siyasiya Partiya Yekîtiya Kurdistan Sûriya ji Vîyena te herhebî.